ئەم کاتان باش بێ من دکتۆرە بانم ئەمە ئەمڕۆ باسی نەخۆشیکەین لە لای مناڵی بچووک و بەبە مانام ئەوەیە ئەو نەخۆشانەی کە تووشی تایانەکە یان سکچوون دەک ماوەیەکی بچووکە خۆشە کە مناڵی بچووک نەخۆشەکەون تووشی هەڵامەتە بن یان تووشی سکچوونە بن بە هەر شێوەیە زۆربەی باوکو دایک ئەیانێ بزانن پەلەی گەرمیان چەنە ئەیانێ بزانن تاکەی چەنە باش تێکتان پێ بڵێن پەلەی گەرمی یان تا معنای نییە کە ئەتوانی بەکاری بینی وەکو ژمارەیەک بۆ چەند نەخۆشە مناڵەکەتیاننا چونکە زۆر مناڵ تایەکی زۆر بەرزیان هەیە بەس هێشتا ڕاکەن لە دەوروبەرەکە یاریەکەن یان نانەخۆن بۆیە تا عیلاقەی نییە بە دەرەجەی نەخۆشی لە لای مناڵەکە مناڵی بچووک نەخۆشەکەوێ مهمترین شتە کە ئەبێ بیزانی بۆی بیبێ بۆ لای دکتۆر یان بڵێ ئەمە نیشانەی خەتەرە ئەوەیە ئەگەر نەتوانی مناڵەکە ئاگابوونەوەی بکەی یانی ناتوانی چۆن بڵێ پەیوەندیەکت هەبێت لەگەڵ مناڵەکە محاولەیەکی هەڵی سێنی یان قسەی لەگەڵاکەی و هیچ جواب نایەتەوە لەگەڵتا یعنی ئاگادار نییە لە خۆی و لە دەوروبەرەکەی زۆر جاروکەوەیە کە بڵێ هەلەتێ گۆشتێکە نەسیرتەکە نەقسەت لەگەڵاکە یعنی بەتەواوەتی هەر ئاوە ئاگای لە خۆی نییە ئەوەش زۆر خەتەرە ئەگەر هەناسەیان بە جوانی نەتوانی هەڵکێشن دوشتی تریش هەیە کە زۆر خەتەرە مەسەلەن ڕقبوونی مل و بەو شێوەیە کە ینی مناڵەکە بەتەواوەتی ملی ڕقە ناتوانێت ملی ئاوا لێ بکە و دووەمشتیش ئەوەیە پەڵە لەسەر پێست هەر کاتە مناڵەکە تووشی پەڵە بوو لەسەر پێست لەگەڵ ئەم تایە لەگەڵ ئەم مل ڕقبوونە لەگەڵ نەیتوانی جواب باتەوە ئەمانە هەمووی نیشانەی خەتەرن و ئەبێ بە زووترین کات بیبێ بۆ لای دکتۆر هەر کاتە مناڵەکە تووشی پەڵە بوو لەسەر پێست لەگەڵ ئەم تایە لەگەڵ ئەم مل ڕقبوونە لەگەڵ نەیتوانی جواب باتەوە ئەمانە هەمووی نیشانەی خەتەرن و ئەبێ بە زووترین کات بیبێ بۆ لای دکتۆر تای بەرز معنای نییە کە مناڵەکەت زۆر نەخۆشە ئەگەر ڕاکە لە دەرەوە یاریەکە یان نانەخوا یان هەڵەبەزێ یان پێکەنێ هەرچەنە تاقی بەرزە بەس چونکە تایی هەیە ئەبێ شلەمەنی بیتێ ئەبێ محاولەکەی دائیمەن لەشی وایلێکی کە پڕە لە ئاو بۆیە توانی ئاوی بیتێ توانی عسیری بیتێ توانی محاولەکەی هەر شێوەیە شیری بیتێ بۆی دائیمەن ئاو هەبێ لە ناو لەشی چونکە کە تات هەیە زۆر بە ئاسانی ئاو لە لەشت دەرەچێ و ئارەقەکەیتەوە زۆر مهمیشە ئەمە کەس نایزانێ بەس مناڵ بۆ مناڵ زۆر باشە کە کاتێک تایان هەیە یان نەخۆشن جلی کەمیان لە بەرکەی یان پەنجەرەکە بکەیتەوە بۆی هەوای ساردیان بۆ بێ زۆر مناڵ لە هەوای ساردا باشتر ئەخەون و باشتر هەناسە ئەیەن ئەوەش زۆر مهمە کە بزانن کە ئەگەر تاکەی بەرز بوو توان مەسەلەن سەعاتی جارێ سەیری مناڵەکە کەنەوە تاکید کەنەوە کە هێشتا و چۆن بڵێ هۆشی لە لای خۆیەتی و ئەتوانێ بڕوا و ئەتوانێ قسە بکە و حرەکاکە زۆر مهمیشە بزانن کە ئەگەر مناڵێکی بچووک تای هەبێ معنای نییە ئەبێ بچن ئەنتیبایۆتیکی بنێ یان ڕاکەن لە خۆتانەوە شتێ بکڕن لە دەرەوە نە وەکوتم مناڵەتوانێت تایەکی زۆر بەرزی هەبێ بەس هێشتا بتوانێت ڕابکە و پێ بکەنێ و نان بخوا بۆیە تا قەت سەبەبێک نییە کە بچی لە پڕ دەرمان بێ بە مناڵەکەت دەربارەی ئەنتیبیۆتیکا لە ڤیدیۆیەکی تر باسیەکەم بۆی بزانن چ کاتێک ئەنتیبیۆتیکا بەکارهێنرێ و چ کاتێ بەکار ناهێنرێ